ڕەنگە پێت سەیر بێت ئەو هەموو خەڵکە بە دەوری ئەو ماڵەیدا دەسوڕێتەوە و لە تەواوی دنیاە دێت بۆ ئەوەی بێ لێرە بە دەوری ئەو ماڵەیەدا بسوڕێتەوە و دڵی بێرە خۆشە و دێ لێرە پارەیەک سەرف دەکاتاوەکو دێتە ئەو ماڵی خۆی پەروەردگار پێت سەیرە دەیوەرە با پێت بڵێم پاداشتەکەی چەندە ئەو جا دەزانی ئەو خەڵکە بۆچی دڵی بێرە خۆشە و بۆچی دێت بۆ ئێرە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر کەسێک هەنگاوێک هەڵێنێت تەواف کا بە دەوری ئەو ماڵەیەدا سێ شتی دەست دەکەوێت. یەکەمیان چاکەیەکی بۆ دەنووسرێت، خێر و پاداشتێکی بۆ دەنووسرێت. دووەمیان گوناه و تاوانێکی لەسەر ڕەش دەبێتەوە. سێمیان پلەیەکی لە لای خوای پەروەردگار بەرز دەبێتەوە بەهۆی ئەو تەوافەوە. لە ڕوایەتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه وسلم هەر کەسێک 7 جار بسوڕێتەوە بە دەوری ئەو ماڵەیدا واتە یەک تەوافی تەواو بکات، دواتر بێت 2 ڕکعات سنەتی بکات، پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه وسلم وەکو ئەوەی وایە بەندەیەکی ئازاد کرد بێت. خێر و پاداشتەکەی ئەوەندە زۆرە. حکمەتی ئەو تەوافەی چییە بە دەوری ئەو بەیتەیەدا کە زانایان باسییان کردووە؟ ئەوەیە کە ئینسان زیکر و یادی خوای پەروەردگار بکات، خوای پەروەردگار بە گەورە بگرێت، فەرمانبەری خوای پەروەردگار بکات، ملکەز بێ بۆ خوای پەروەردگار، بڕیار و بەڵێنی خوای پەروەردگار جێبەجێ بکە، بەندایەتی خۆی بۆ خوای پەروەردگار بسەلمێنێت لەو سەری دنیاوە هاتووە، پارەیەکی زۆری سەرف کردو و ماندوو دەبێت، بەڵام دڵی بەو تەوافە خۆشە گەورەترین و خێرترین کردار لێرەدا بریتیە لەو تەوافە کە ئینسان بە دەوری ئەو ماڵی خوای گەورەدا بسوڕێتەوە. بۆیە پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه وسلم کە تەوافتان کرد کەم قسە بکەن، زۆر قسە مەکەن، ئەگەر قسەتان کرد قسەی خێر بکەن، با زۆرترین قسەشتان زیکر و یادی خوای پەروەردگار بێت، سەڵەوات بێت لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم. پێغەمبەر دەفەرمێ ئەو تەوافە بۆیە دانراوە ئینسان ئیقامەی زیکری خوای گەورە بکات و زیکر و یادی خوای گەورە بەرپا بکات و خوای گەورە بە گەورە بزانێت. یەک هەنگاو هەڵێنی چاکەیەکت بۆ دەنووسرێ، گوناحێکت لەسەر ڕەش دەبێتەوە، پلەیەکی شت لە لای خوای گەورە بەرز دەبێتەوە، خوای گەورە بە گەورەی خۆت لێت دەپاڕێنەوە. ئەو حەزەمان لێ قبوڵ کە ئیشاءالله حەجێکی تێر و تەسەل و تەواو بێت، ببێتە مایەی ڕەشبوونەوەی گوناه و تاوانەکانمان لە هەموو مسلمانانی قبوڵکەی. یا ڕەبی خوایە هەر کەسێک دڵی بێرە خۆشە چاوی لێیە کە بێتە ئێرە نەهاتووە و نەبۆتە قسمەتی، بێتە ئێرە بیکێ قسمەتی و بێتە ماڵی تۆ و سەردانی ئەو ماڵی تۆ بکات، ئەو جا دەزانێت چه ئیمانێک لێرە هەیە، چۆن ئیمانی شەحن دەبێتەوە. خوای گەورە بە گەورەی خۆی بکاتە قسمەتی هەموو لایەک و لە هەموو لایەکە قبوڵکە ئینشاءالله.